بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت وەم کاتە و گەشتکاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم خۆشحاڵم لە بەرنمەیەکی ڕایاڵە بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتم. پێدانی گرێبەستی دابینکردنی پێداویستی تاقیگەکان بە کۆمپانیا کە وەکو سەندیکای پزیشکان و کارمەندانی تەندروستی و بایۆلۆژی کوردستان دەڵێن هیچ ئەزمونێکی پێشوەختەی لەم بوارەدانیا نیگەرانی سەندیکاکانی بوارەکەی لێکەوتۆتەوە. ئەوەی کە نیگەرانی ئەو توێژانەی زیاد کردووە بەرزبوونەوەی نرخی پشکنینە پزیشکیەکانە لەسەر حسابی کەرتی گشتی بە هەمان بودجەی پێشوو. ئەمە وا دەکات کە پشکنین بۆ نەخۆش لە تاقیگەکان لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان کەمتر ئەنجام بدرێتەوە. نرخەکەشی لەسەر بودجەی حکوومەت دەیان هێندا کە پێشتر هەبووە بەرز ببێتەوە. وەزیری تەندروستی لەسەر ئەم بابەتە وتی کە ئەم بابەتە ڕاست نییە، تاقیگەکان نەدراون بە هیچ کۆمپانیایەک، بەڵام پەرلەمانتارێک کە پەرلەمانتاری پێشووی کوردستان بوو وێنەی گرێبەستی کۆمپانیاکەی بڵاو کردەوە و وتی کە ئەمە ڕاستە، هیچ بیانوویەک نەماوە بۆ ناڕاستی ئەم بابەتە. لەسەر ئەم بابەتە کە سەندیکای کارمەندانی تەندروستی لە هەرێمی کوردستان نیگەرانن و سەندیکاکانی بایۆلۆجی لە هەرێمی کوردستان و سەندیکای پزیشکانی کوردستانیش نیگەرانیان دەربڕیەوە و توانە نابێت کە کەرتێکی ئاوا گرنگ بەبێ تەندەرین بەبێ کێبڕکێ ڕاستەوخۆ بدرێ بە کۆمپانیایە کە وەکو خۆیان ئاماژان پێکردووە کە پێشتر هیچ ئەزمونێکی کاریشی نییە و نەچۆتە ناو کێبڕکێەوە. ئەمە زیان بە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و بودجەی گشتی دەگەێنێت. لەسەر نیگەرانیەکان ئەم کۆمپانیا کێیە؟ بۆچی ئەم گرێبەستەی پێدراوە؟ کاریگەری لاوەکیەکانی پێدانی ئەم گرێبەستە بم کۆمپانیا چی دەبێت؟ هەوڵەکان تاوەکو ئێستا چی بوون بەوەی کە ئەم گرێبەستە هەڵبوەشێتەوە؟ بە میوانداری هەرێکە لە بەڕێزان هاوژین عوسمان سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کارمەندانی تەندروستی کاک هاوژین بەخێر بن، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەروەها لە ئەستودیۆ ڕانیا بەڕێز ئیسماعیل حەماغا سەرۆکی سەندیکای بایۆلۆجی کوردستانەویش بەڕێزەوە لەگەڵمان دەبێت. کاک ئیسماعیل ئێوەش بەخێر بێن، ئێستا دێمە لای بەڕێزیشتان. کاک هاوژین ئەم بابەتە دووبارە بەخێر بێن، بۆچی ئێوەی نیگەران کردووە و سەندیکای پزیشکانی و کارمەندانی تەندروستی نیگەران کردووە؟ خەلەلەکە لە چیدایە؟ بەڵێ کارزان سپاس بۆ بەڕێزت وە سپاس بۆ کەناڵی پەیام و لێرەشەوە دەستخۆشیم هەیە بۆ هەموو چالاکوان و ئەندام پەرلەمانەکان لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان چ لە پەرلەمانی عێراق چ لە پەرلەمانی کوردستان کە لەگەڵ ڕاگەیانکارەکانە و لەگەڵ سەندیکاکانە و لەگەڵ چالاکوانەکانە پێکەوە هەموو دەستمان کردو بە هەڵمەتێک کە فشار بکەین بۆ ئەوی ئەم کارە کە کارێکی یەکەم نایاساییە و قۆڕخکاریە و زیان بە هەم لایانی تەندروستیە گەێنێ و هەم زیان بە بودجەی گشتیە گەێنێ و دەبێتە مایی بەتاڵبوونەوەی زیاتر لە 40 کۆمپانیا کە لە بوارەکە کارەکەن و کە ئێستا حالیان لە هەرێمی کوردستانە پێداویستی پزیشکی دابینەکەن. یەکەم ئەم گرێبەستە کە بڵاو کراوەتەوە گرێبەستێکی تەواو نایاساییە، واتە تەندەرینی بۆ نەکراوە، ئیعلانی بۆ نەکراوە، منافەسەیتیان نەبووە و بە گوێرەی یاسای بڵێ تەندەرین یا گرێبەستەکان مەفروزە ئەم گرێبەستانە منافەسە بێ و مناقەسە بێ و لەسەر ئەساسی کوالیتی باش، واتە بێ کوالیتیەکەت باش کەیت و مناقەسە بێ نرخەکان دابەزێنی. بەس ئەمە تەواو بە پێچەوانوەیە. یەکەم نرخی تێستەکان تایەتی 1/10 زیادی کردو، تایەتی 1/5 زیادی کردو، تەنانەت تایەتی 1/100 زیادی کردو. ئەگە بە تێکڕا وەریگرین 1/10 نرخەکان زیاد کراوە لەسەر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان. من ئەگەر نمونەیەکی پارێزگای سلێمانیت ببێنمەوە، تەندروستی سلێمانی ساڵی ڕابردوو نزیکەی 3.5 ملیار بۆ موادی مختبەر دابین کرابوو، بەشی ناکردن، هاتن نزیکی ملیارێ بۆ 1.5 ملیارێکیان لە پارەی دەرمان خستە سەر تاقیگەکان، بودجەی پێداویستی تاقیگەکان. چەند بوو ساڵی ڕابردوو؟ گەشتە نزیکی 5 ملیار. 5 ملیارێکیان لە تەندروستی سلێمانی دابین کرد کە بە قەرز و قۆڵە و لە بابەکانی بۆ تەواوی ساڵەکە لە تەندروستی سلێمانی بۆ پێداویستی مختبەر. بڵێ بەڵام تۆ ئەگەر بەم گرێبەستە سەیریکەی ئەمان نەیانتوانێت 5 دابینکەن، بەما بێ یعنی نزیکی دەقات دابینکەن. باشە چۆن تۆ نەتوانی 5 دابین کرد 50 چۆن دابینەکەی؟ لەبەرەوە زیان بە بەرژەوەندی گشتیەدا و ئەو وتانش کە بەڕێز وەزیری تەندروستی کاکتۆر سامان ئەڵێ هاوڵاتی پارە نادات پشکنین لەسەر هاوڵاتی نییە، نەخێر بە ناڕاستەخۆ لەسەر هاوڵاتیە. خۆ بجێی پارێزگاکان چێ؟ هەری هاوڵاتیە، پارەی حکومەت نەجێتنی هاوڵاتیە. تۆ دێیت
61 میلیارد بۆ تەرخان کراوە لە ساڵێکە بۆی خراوەتە سەری بەوەی کە هەیە نزیکەی 61 میلیارە بۆ هەموو شتێک لە وەزارەتی تەندروستی 7 ملیاری بۆ تاقیگەیە ئەم 7 ملیارە بەم گرێبەستە 10 ساڵیە بۆ هەر ساڵێک گاتە نزیکەی 170 میلیارد کاگەوژینەوە ساڵانی ڕابردوو 7 میلیارد بۆ ئەم ساڵ زیاد نەکراوە بڕەکەی بە پێی ئەم گرێبەستە تازە بێت کاکی خۆم پارەکە دیاری کراوە حکوومەت دیاریم خۆی ناتوانێت لەو بڕە زیاتر دابین کە ئەو موچەی پێ نادرێ ئەو پرۆژەی یعنی تۆ حسابەکە لەکوێ دروست دەبێت کە هەر ئەم 7 میلیارە بێت و حکوومەتی ژابینی کە ئەو کاتە ڕێژەی فەحسەکان لە نەخۆشخانەکان کەمتر ئەنجام بڵێ چی ڕوەدا تۆ چی بۆ نەخۆشخانە دەپشکنین بۆ نووسراوە باش لەبەرەوەی ئەو بجەی بۆ دانراوە بەشی دوو فەحسەکە بەشی یەک فەحسەکە ئەو کاتە هاوڵاتیە چێت لە دەدانە دانێ دوانی بۆکری ئەوی کێ بێ بڕە بۆ کەرتی تایبەت و نەتیجەتەن کە هاوڵاتی چەند جارێک ڕووی کردە کەرتی گشتی کە زانی پشکینەکانی تیانەماوە پاریان بۆ دابین نەکراوە ڕوو لە کەرتی تایبەتەکە بۆیە کەرتی گشتی بە تەواوی ئەکەوێ بۆیە ئەمە پرۆژەیەکی زۆر خراپە و گرێبەستێکی زۆر خراپە و بڕگەیەکیشی تایە بەڕاستی من لێرە داوە لە بەڕێزوەزیری تەندروستی و لە ئەنجومەنی وەزارەتی تەندروستیەکەم لەو بەرگا ئەم گرێبەستە ئاماژە بەوە کە ئەگەر سەلمێنرا لەلایەن کەسانی پسپۆڕەوە کە ئەم گرێبەستە لە بەرژەوەندی گشتی نییە ئەتوانرێ بیسەلمێنن وەکو سندیکای کارمەندانی تەندروستی کاکە ئێمە دەڵێ ئەگەر سەلمێنرا بەڵام ینی چۆن بسەلمێنرێ پرسیارەکە ئەوەیە یەک خاڵ زۆرە تۆ بیسەلمێنی کە ئەمە لە بەرژەوەندی گشتی نییە ئێمە حەزەکەی 20 خاڵت بۆ سەلمێنی توانن بیسەلمێنن بەڵام ئێوە دەڵێن شتەکە ناقانونیە هەموو ماڵوماتەکانتان لایە لە ڕێگەی ڕاگەاندنەکان و وەزیری تەندروستی خۆی دەبریەوەی بڵێ وەرەندانیشن بێکەوە قسە بکەن بۆ مام سەلمێنن خۆی وتی هەر لە کاردانەوە سەرەتاکان وتی بڕیارێکی لەم جۆرە هەر نییە عەقدێکی وان نەکراوەتەوەکو ئەمڕۆ عەقدەکە بڵاو کرایەوە بە مۆری وەزارەتی ئەنجومەنی وەزیران بەڵام ئێستا کە بووە بە ئەمری واقع ئێوە دەبێت بۆ چی بسەلمێنن لە کاتێکدا وەزیری تەندروستی خۆی هەر دەڵێ شتی واوجودی بڵێ ئێمە هەم بۆ وەزارەتی تەندروستی بێ بسەلمێنین و هەم بۆ ڕای گشتی بسەلمێنین و بۆ خەڵکانی فەرمی لە بەرپرسانی حکومیەوە لە خەڵکانی یاساییەوە لە خەڵکانی کە لە پەرلەمانی کوردستانن یا لە پەرلەمانی عێراقن بۆی بە هەموو لایەک ئەوە بسەلمێنین کە ئەمە لە بەرژەوەندی گشتی نییە نەتیجەتەن بە زەرەری هاوڵاتیەشکێتەوە نێڵین ئەم پرۆژە جێبەجێ بێت بەنسبەت وتەکانی بەڕێز وەزیری تەندروستی لە ئاخیر جارەکە لە کەناڵێک و لەگەڵ خاتونێکی بەڕێزە پرسیاری لێکرد هەر حاشای لەم معلوماتانی ئێمە کرد ئێمە دڵنیایە دەینێ چەند خاڵێکمان لەسەر قسەکانی هەیە یەکەم باسیەوەکە کە ئەم وادانە لە مختبەر لە ساسی خۆی فەوتێ ئەبێ بە مەسرف لەسەر حکوومەت ئێمە کۆمەڵێک پسپۆری بواری تاقیگا ئەوانی کە خەڵکی خەبیرن ئەوانی کە بە پرسیارەتیان هەیە بەڵێ پرسمان پێکردون هەموو شەریکەیە کە مەحلولێک دەستنیشانەکە بۆ کۆمەڵێک سامپڵ و تێست حسابیەوەکە بەشێکی لێ سیسیەک یا دوو سیسی لێ بەفیڕۆدۆ باوەڕکە لە خەسخانەکانی خۆمان ئەوەشی کە شەریکە دایناوە بەفیڕۆ بچێ ئەوەش بەکاردێنن یعنی قەترەی بە زیایە نادەن لەبەرەوە ئێمە پێمان وایە ڕێژەی بەفیڕۆدانی موات لە 100 بۆ لە 105 ئەو پەڕی ناکاتەوەی کە وەزیری تەندروستی ئەمە بکە بە بیان و یا لە خاڵێکی تر باسیەوەکە کە ئەمە مەسرەفی تری هەیە بێ لە تێستەکە یعنی ئێمە بە دوواداچوونێکمان کردووە مەسرەفی ترە بێ چی بێ ینی هەم لە سرنجەوە هەم لە کحولپادەوە هەم لە بۆ نمونە لە تیوبەوە لە بەڵێ ئەمە هەمووی یعنی ناکاتە ئەگەر بۆ یەک تێز بێ ناکاتە 200 دینار ئەگەر لە جملا سەیریکەی لەوانەیەکی 10 دینار 20 دینار بکەوێت یعنی ئەوە نییە وەزیری تەندروستی کە خۆی ینی پێگەیەکی گەورەی هەیە بێ لە بیانوێکی وا بدۆزێتەوە بۆی کە ئەمە تێپەڕێنێ زۆر باشە دێمەوە لای تۆ کاکاوژین کاک ئیسماعیل سڵاوتان لێبێت و سپاس بۆم دەرفەتەی بەڕێزیشان وەکو سەرۆکی سەندیکای بایۆلۆجی کوردستان ئێوەش اختصاسەکەتان لەناو مختبەرە وەکو بایۆلۆجی و ڕۆڵێکی گرنگتان هەیە وەکو پیشە لەناو بابەتەکەدا ئەمەی کە ئەم گرێبەستەی کە کراوە کە ئەنجومەنی وەزیران تایدایە وەزارەتی تەندروستی تێیدایە لەگەڵ کۆمپانیای بیتکۆ کراوە بەپێی ئەم گرێبەستە بێت یەکێک لە خاڵەکانەوەی کە خیتاب زەمان نەکراوەواتە هیچ پارێک نەخێوێنراوە لە ئەگەریەوەی کە کۆمپانیەکە پابەند نەبوو یاخود مستەلزەماتی تووبیەکانی دواکەوت نەخۆشخانەکان پەکیان کەوت ئەمە پێشتر لەگەڵ هیچ کۆمپانیای کراوە وەکو کاکاوژین ئاماژەی پێکرد پێشتر چل کۆمپانیا کێبڕکیان کردو بۆ وەرگرتنی ئەم مستەلزەماتە تووبیانە بەڵێ ئێوارەتان باش هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک دەخوازم
دیارە من دەمەوێت بە ورتر قسە لەسەر بابەتەکە بکەم. ئێمە وەکو لایەنی زانستی وەکو سندیکای بایۆلۆژی کوردستان کە سندیکایەکی تایبەتمەندین بە بواری تاقیگەکان، دیارە تاقیگە بەشێکی گرنگ لە سێکتەری تەندروستی پێک دێنێ، چونکە پشکنینی دروست و پشکنینی تەندروست و باش و ئەنجامی باش ڕێنیشاندەرێکی باشە بۆ چارەسەری نەخۆشیەکان. و وەکو ناوەڕۆکی تەواوی گرێبەستەکە کە کراوە، گرێبەستێکی بەڕاستی یعنی بڵێم بۆ نمونە بنەما یاساییەکانی زۆر تەواو نییە و بە پەلە پرۆزە تێپەڕێنراوە، هەرچۆنێکی بێ نازانین ئێمە لیژنەی زانستی خۆیان و لیژنەی ژمێریاریان و لیژنەی یاساییان ئاماژە بە هیچ لیژنەیەک نەکراوە. من باسی خطاب زەمان و باسی تەندەر و هەموو ئەو بابەتانە بۆ لایەنی یاسایی بەجێ دێڵم، چونکە من وەکو شارەزایەکی بواری یاسایی نازانم ئەو بابەتانە چۆنە. بەس وەکو لایەنی زانستی وەکو نرخاندنی تەندەرەکە وەکو نرخاندنی گرێبەستەکە نرخاندنێکی زۆری بۆ کراوە، جیاوازێکی زۆر هەیە لە نرخەکاندا، بۆیە هاوڵاتی لی زەرەرمەند دەبێت، هاوڵاتی وەکو داهاتی گشتی لی زەرەرمەند دەبێت. من دەمەوێت بابەتێکیکە بۆ ڕژێنم لەسەر ئەو بابەتە کە ئێستا بەڵێ مادام لەم ڕۆ قسەڵی من حەز دەکەم بزانم وەزیری تەندروستی وتی خۆ هاوڵاتی پارەکە نادا. من دەڕۆم بۆ بنکەیەکی تەندروستی، دەڕۆم بۆ نەخۆشخانەیەکی حکومی، جاران فەسێکی GSE یاخود GUE شتێکی لێ دەزانم پێشتر بە بلیتەکەی 500 دینار بوو، ئێستاش هاوڵاتی هەر 500 دینارەکە دەدا، بەڵام هاوڵاتی هیچی لەسەر گرانە بە پێخسەی وەزیری تەندروستی بێ، کەواتە گرفتەکە لە چیدا دروست دەبێت بۆ هاوڵاتی؟ بەڵێ دیارە ئەو پشکنینانی کە باست کرد پێشووتر ئەو پێداویستیانەی کە بۆ پشکنیانە دەکردرا لەلایەن کۆمپانیایەکانەوە کە بە چێبڕچێ دەکرا نزیکی 60 بۆ 60 دیناری تێدەچێت پێکاتەوە پێداویستیەکانی. ئێستا بڕی دیاری کراو بۆ کۆمپانیای ناوبراو 2425 دینارە، یعنی چلهێند حسابەکە زیاد بووە، لەسەر داهاتی گشتی زۆر دەکەوێت. بەڵام من دەمەوێت ئاماژە بە شتێک بدەم لێرەوە لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە، بەڕاستی لە داهاتوو لە چەند مانگی داهاتوودا پرۆژەیەکە هەیە، پرۆژەی بیمەی تەندروستیە. بیمەی تەندروستی ئەو کات دەکەوێتە سەر گیرفانی هاوڵاتی، بۆیە هەموو ئەو گرێبەست و عەقد و پرۆتۆکۆڵانەی کە لە وەزارەتی تەندروستی هەیە دەکەوێتە سەر حسابی بیمەی تەندروستی. بۆ ئێمە لە داهاتوودا لە ساڵی داهاتوودا ساڵ 2025دا سندیکایەکان و لیژنە پەیوەندیدارەکان ئەگەر ئەو بابەتە بڕوە ئیشمان زۆر قورس دەبێ و مامەڵەکردن لەگەڵ وەزارەتی تەندروستی زۆر قورس دەبێ و شتێکە شێ لەو گرێبەستەدا کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم. دیارە لە هەموو تاقیگەیەک بەشی ئامار و بەشی کۆگا دەبێتە ئی کۆمپانیایەکە و مۆزەفی کۆمپانیای لێ دەبێت و کۆمپانیا بەڕێوەی دەبا. بۆیە کارمەندەکانی ناو تاقیگەکان و تەواوی ستافی تاقیگەکان یعنی دەبن بە کارەکەر و کرێکاری کۆمپانیایەک بۆ پەیداکردنی پارە. زۆر باشە، هەوڵەکان چی بوون تاوەکو ئێستا؟ ئێوە چیتان کردووە؟ بە پێی بەرگەی 64 ئەم گرێبەستە وابزانام خاڵی 64 دەڵێت کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران واژۆی لەسەر کردووە، دەڵێ ئەگەر کەسانی پسپۆر شارەزا توانیان بیسەلمێنن ئەم گرێبەستە زیانی بۆ بەرژەوەندی گشتی هەیە، ئەوە ئەم گرێبەستە هەڵەوەشێتەوە. ئێوە لەم ڕێگەیەوە چۆن دەتوانن، وەکو پرسیارم لە میوانەکەی ئیستۆدیۆشم کرد، بۆ چێ دەتوانن بیسەلمێنن؟ تونێری خۆی ڕێگەی خۆی کوێ بۆی بیسەلمێن و ئەم گرێبەستە هەڵبوەشێتەوە، یاخود تەنها ئەوەی ئێستا هەنگاوی یەکەم تەنها لە میدیاکانە باسی بکەن؟ بەڵێ ئێمە بەپێی بڕگەی 44 ئەم بابەتە دیارە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە سوپاسەوە سوپاسی سەرجەم کەناڵە ڕاگەیانەکان دەکەم و سوپاسی سەرجەم ئەندام پەرلەمانە بەڕێزەکان دەکەم کە ئێمە دانیشتنمان لەگەڵ کردوون و پەیام و یاداشتی خۆمان ئاراستە کردوون و ڕوونکردنەوەی پێویستمان پێداون. ئێمە هەتا ئێستا وەکو قورساییەکی دەنگ وەکو قورساییەک کە ڕێیەکی گشتیمان لەسەر کۆ کردوتەوە کە بە ئاگاهاتنەوەیەکی تەواوی خەڵک و هەروەها ئەندام پەرلەمان و هەموو کەسە زانستیەکانی ناوبواری تەندروستیمان بە ئاگاهێناوەتەوە و ئومێدەوارین هەموو ئەوانە کار بکەن لەسەر بە ڕێگریکردنی ئەو بابەتە.
ئەگەرنا ئێمە لە داهاتوودا کۆمەڵێک ڕێگامان لە بەردەمە بە سوپاسەوە لەگەڵ سەندیکا پەیوەندیدارەکانی و هاوپیشەکانی خۆمان ڕێگەی دادگا دەگرینە بەر ڕێگەی بەڕاستی سکاڵا بەرز دەکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی عێراق ئیدی هەموو ڕێیەک دەگرینە بەر تاوەکو خەڵک زەرمەند نەبێت چونکە ئێمە وەکو سەندیکایەکان تەواوی سەندیکایەکان یەکەم هێڵی بەرگری ئێمە پارێزگاریکردنە لە مافی نەخۆش و هاوڵاتیان. زۆر باشە کاک ئیسماعیل لەگەڕم وەلای بەڕێستان کا کاوشین ساڵانی ڕابردووشدا بینیمان لەم خەیرانەداراییە حکوومەتی هەرێم لە ڕێگەی سێکتەرەکانەوە باج و زەڕیبەی لەسەر زۆربەی سێکتەرەکان زیاد کرد. ئالەم ئانووساتەدا کە ساڵی 2024 تێپەڕیوە هێشتا موچەی مانگی 12 نەدراوە دەستبردن بۆ ئەم پەرسانە لە خزمەتی هاوڵاتیاندایە ئەمە باگرانێکی زیاتر لەسەر هاوڵاتیان دروست ناکات بەپێی هێشتا ئێمە بمانێ و نەمانەوە بەڕاستی خەڵکانێکان ڕوو لە بنکە تەندروستی و لە نەخۆشخانە حکومیەکان دەکەن بەتایبەت لە قەزا و ناحیەکان کاتێککە هاوڵاتی دەزانێت لەوێ فەحسی بۆ ناکرێت کاتێککە دەزانێت چارەسەری پێویستی بۆ ناکرێت ناچارە لە کەتی تایبەت لە کەرتی تایبەتکە 15,000 عیادە و ئیتر ئەمانەی تریشی بەدوادا دێ خۆ دەزانی ئەمە بارگرانی نییە بۆ سەر هەڵێ بارگرانی دروستەکە خۆ بارگرانی ئەوە نییە ڕاستەوخۆ لەسەر هاوڵاتێکە بە ناڕاستەوخۆ بڵێ باگرانی دروستەکە پشکینەکان نامێنێ حکومت داوای بودجەی زیاتر لە حکومەتەکە تەندروستی بۆی دابین ناکە ئەوانیش دێن بەشێکی تریەکەنەوە بە پارەی ڕەمزی تر و یاخود بەشێ لە پشکینەکان نێرن بۆ ئەو کۆمەڵگە پزیشکی و خەسخانە ئەهلیانی بە دەوری مستەشفا حکومیەکانەوە هەیە بۆیە هاوڵاتی ناچارە لەوێ بڕێک پارە بدا و کاک ئیسماعیل باسی کرد پرۆژەی بیمەی تەندروستیش هەیە لە خولی پێشووی پەرلەمان جێبەجێ نەبوو ئەم خولە بەتەمان ئەوەش جێبەجێ بکەن ئەو بیمەی تەندروستی هەموو فەرمانبەرێک هەموو هاوڵاتیەک شتێک لە موچەکەی یا ماگانە شتێکەدا بە کۆمپانیایکی بیمەی تەندروستی بۆی لە مەقابلە خزمەتگوزاری تەندروستی فری پێشکەشکە ینی بەبێ مەقابل لەم حاڵەتەدا نەخۆشخانە حکومیەکان خانەنشین نابن نەخۆشخانە حکومیەکان هەر تووشی زەرەی زۆر گەورابن تۆ بە مادەی سیویەکی دەستوری عێراق بێ خزمەتگوزاری تەندروستی بۆ هاوڵاتیان بە فری بێ بەبێ مەقابل بێ بەڵام ئەمان لەم لاوە پرۆژێکیان هەیە بیمەی تەندروستی بەحساب چاکسازی و خزمەتگوزاری تەندروستی پێبەرزە بێتەوە بەڵام ئێمە بە دیوی بزنسە ئەیبینین پێمان وایە هەم تاقیگەکەم بزنسە هەم بیمەی تەندروستیەکە بزنسەوە ئەو شتانی کە دەستی بۆ بن خەڵکانێکن کە ئەیانێت زۆرترین قازانجیان لە سێکتەری تەندروستی دەستکەوێت نەک ئەوەی کە بودجەیەکی زیاتر بۆ تەندروستی خەرجکەن بە دەلیلی چی ئێمە ئێستا هەمومان گفتوگۆی و بڵێ لۆبیمان لەسەر بابەتی تاقیگە هەیە کە ئێستا من تۆ گفتوگۆکەین دوو مانگ پێش ئێستا هەموو سندوقی شێرپەنجەشیاندا بە کۆمپانیایەکی تر هەر ئاوا کە ئەوی ژەرینی مناڵی بەرپرسێکە ینی ئەویش بەڵێ کۆمپانیایەکە و چوشەتە سەر و تا ئەبێ ئەمساڵ ئەو مواد دابین کە نەگەم ساڵە بە مانگی 11 دابین کردایە کە ئەویش بە هەمان شێوە قۆرخکاریە و دەیانەوێ ئیسفادە لەو بودجەی کە لە سندوقی شێرپەنجەیە لەوەش بیانێ زۆرترین پارە قازانجکەن یعنی نەمبینیوە ینی لە دنیاە خەڵک تەماحی لەوە بێکە لە نەخۆشی شێرپەنجە قازانج بکە ینی لە هەموو دنیایەک سواڵەکەن پیتا کۆکەنەوە بە نەخۆش شێرپەنجە لێرە کۆمپانیا دێنن قازانجکە بەسەر نەخۆشی شێرپەنجەوە کە خەڵک بە پیتاکە ڕۆبەڕێەوە نەمبینیوە ینی تۆ بێت چاوت لەوە بێ لە فەحسی خوێن و میز و پیساوی بیت لە هاوڵاتیانی وڵاتەکەی خۆت بتەوێت قازانجێکی زۆر بەری بۆ شخصێک بەرپرسێک ینی ئێمە بینیمانە لە وڵاتانە خەڵک بە پرۆژەی تەندروستی ئەچێتە ململانەی سیاسی و ململانەی هەڵبژاردن و ئەمانەوە نەک بیت پرۆژەیەک بێنیت کە لەسەر خەڵک بێتە بارگرانی بۆیە من پێم وایە دەبێتە بارگرانی ئەنجاویستم دوو تێبینی تریش پێ بڵم کا کارزان ئەم چل کۆمپانیایی کە پێشوو هەریەکە و بەشێکی گرتوۆتە ئەستۆی خۆی هەر هەمیان لە ڕێی کوالتی کۆنتترۆلەوە ئیشەکانیان کردووە یعنی ئەگەر کوالتی کۆنتترۆل ئەمانی پێشوو بیتکۆیەکە لە ڕێگەی کوالتی کۆنتترۆل ناوەزی تەندروستیڵێ ئەم کۆمپانیای لە ڕێگەی کوالتی کۆنتترۆڵێ وەکوی بڵێ ئەوانی تر لە ڕێگەی کوالتی کۆنتترۆل نییە خۆوانیش هەر لە ڕێگەی سیستەمەکەی بەڕێز وەزیری تەندروستی خۆیەوێت یعنی ئەمە یەک دوو لەم گرێ بەستە باسی موادی ئەکسپایریتیان نییە ئەڵێ موادی ئەکسپایر لێک هەڵە باسێکە ئەڵێ لە شەریکەکە کە دروستێکن بۆ من لە ئەمریکا بێ لە ئیتالیا بێ لە هەر وڵاتێکە دروستێکن لەو ڕۆژەی دروستەکرێ تا گاتە هەرێمی کوردستان و گاتە مختبەرەکان
6 ماه حساب کراوە لەسەر حکومت حسابە لەو ڕۆژەوە بەڵام لەوانی پێشوو کە ئەمان ئیزیێنەدەن لەو ڕۆژەی ئەچێتە تاقیگەکەەوە یاچێتە کۆگای تاقیگەکەەوە تا 6 مانگ لەسەریان حسابەوە تا دروستکردنەکە حساب نییە خۆ تۆ جاری وای بە 3 مانگ موادێ ناگە بە 4 مانگ ناگە بۆ ئێمە پێمان وایە لەم گرێ بەستە ئەگەر ئەم شەریکی بیتکۆیە ئەمە چیمان پێ دەڵە پێمان ناڵە ئەم وادانە و شەریکەکە و ئەوی لە پشت شەریکەکەی هی خودی شخصێکی خۆیانە و نانەوێ وەکو باسی مەحلولەکەت کرد لە تاقیگە دوا دڵۆپەشی بەکاردێنن ئەوانیش دوا بڵێ گوشیویانە ئاگوشیویانە بۆی هیچی ئەکسپار نەبێ هەمووی بەکاربێن بۆ خۆی کارزان من وەزیری تەندروستی برایەکی بەڕێز و من خۆشیشمەوێ بەڵام پێم وابێ ئەمە بۆیان بردوۆتە بەردەمتیان ئیمزایک ئەینا تۆ بەرپرسی سێکتەری تەندروستی بی چۆن 12 نقطەی تیا لە دژی وەزارەتەکە و هاوڵاتەکانی خۆت تۆ چۆن نیمزایەکەی ئەی بۆچی بۆ شتی من گوێم لە لێدوانەکەی گرتووتی پێشتریش ڕخنەی توندیان لە ئێمە گرتووە لەسەر مۆزۆ ئیسیکەرەکە مۆزۆی پێدانی کۆمەڵێک دەرمانی شێرپەنجە بە کۆمپانیا وتی ئەمانە هەر هەمووی لە دوجار ڕێخستنەوەی وتی ئێستا موسسەی تەندروستی لە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر سکەی خۆی بەڵام ئێوە بەم جۆرە باسی دەکەن ینی هاوڵاتی نیە بەڕێز وەزیری تەندروستی من گوێم لە هەموو تەکانی بووە کەلیمە بە کەلیمە گوێی لێ دەگرم یعنی تەنانەت ئاخی بەرنامەی سیانزە تێبینیم لەسەر نووسیوە تێگەی یەک بەیەکیشی بۆ سەلمێنم لە دیبەی تێبێ لە هەر کۆبوونەوەیەک بێ یا لە ڕووبێ بۆیە ئەمە وەزیری تەندروستی ئەیەوێ میکیاجی یاسایی بۆ بکە و ئەیەوێ میکیاجەوەی بۆ بکە کە ئەمە لە بەرژەوەندی گشتیە بەڵام بە هەموو پێوەرێک لە بەرژەوەندی گشتی نییە خەڵکانی یاسایی بابێنن قسە بکە خەڵکانی علمی بێن با قسە بکە لەسەری و ئەمە بە ڕۆژی ڕوون دیارەکە ئەمە لە بەرژەوەندی گشتی نیە لەژێر هینی ڕێخستنەوە باسی شێرپەنجەی چیەکەن من پێ دەڵێم ئەو ڕێکەوتنیکە لەگەڵ ئەو کۆمپانیای سەر بەخۆیان کردویانە بۆ موادی شێرپەنجە و بۆ پێداویستی شێرپەنجە لەوێش نرخەکان موادی تایە 2 هێندە زیاد کراوە 4 هێندە زیاد کراوە لەبەری قازانچەکە بۆ خۆیانە بەبەری خۆیان دایان ڕشتووە ئەمە جگەلەوە سێ موادی هەت لە بەغاوە ینی لە بەغاوە موادی مختبەریت یا دەرمانێت ئەم شەریکانی پێشوەم چل شەریکەیە هەر کاتێک موادێکی تاقیگە لە بەغاوە هاتە بێگەر ئەمان هێنابێتیان ئەبواە بە زەرەر وەریان گرتایەتەوە شەریکە هەیە من لەگە کۆمپانیەکان دانیشتوم ئەڵێ من ساڵی پار بایی 200,000 دلار موادم وەرگرتوتەوە بە زەرەر لەبەرەوەی لە بەغاوە هاتووە لێرە بە ئاماژە بۆ ناکەین لە بەغاوە بێت بەشی هەم پارێزگای سلێمانی چەند ئایتمێک بێت ئەگە شەریکەکەش کڕی بێتی هێنابێتی ئەبێ حکومەت تێرم پاری ئەمیش هەر بە یعنی ئەمەش هەر نەزیفە لە پاری گشتی بۆیە باسیەوە نەکڕ یە خاڵی تریش بڵێم دوای میوانەکەی ڕانێشم باش ئەمە ئاڵێم و کاک ئیسماعیل داوای لێبرنی لەکەم باسی غەسلی گورچیلاکە یعنی ئەڵێ لە غەسلی گورچیلە و ئەوانە وامان کردوانە غەسلی گورچیلە براکەم حکومەتی ناوەندی عێراق هەموو شتەکانی لەسەر خۆی دابینەکە حکومەتی هەرێم 1,250 تەبع نادا بە موادی غەسلی گورچیلە و حکومەتی عێراقی ساڵانە بە گرێبەسەکان ناچێتەوە بە مناقەسە پێشتر بۆ شەریکەی تەکیماش دەرچووە لە سێتێکە دواتر بۆ شەریکەی سیدرا دەرچووە $10 کەمتر ئەم ساڵ لە ساڵی پار کردراوە لەبەرەوە هیچ وەکو بەغانیە و پێم وابێ ئەمە هەموو میکیاج زۆر باشە کاک هاوژین دێمەوە لای تۆ گەر کاتمان ئینشاڵڵا کاتیش دەمێنێ کاک ئیسماعیل ئەمە لە هەولێر و لە دوهۆک ڕەنگە تاڕادێک ڕێی تێبچێت بەو پێی کە ئێمە هەمومان دەزانین لە ڕۆ سیاسەکەیەوە کە تا چەند باڵادەستە بەسەر ئەم بڕیارەدا کە تا چەند ڕەهندێکی سیاسی هەیە و چه ڕەهندێکی بازرگانیشی هەیە بەڵام پرسیارێکی دیکە دێتە پێشەوە ئێمە هەمومان دەزانین کە بەداخەوە کە خۆزگە هەموو شتەکان یەک موسسە بووە لەم وڵاتەدا بەڵام زۆنێکی تریشمان هەیە کە پێی دەوترێت زۆنی سەوز لە کاتێکدا ئەم کۆمپانیایە شخصێک ئیسفادە دەکالی لانی دووەم دیارەکە بە پێی گرێبەسەکان بێ کە بڵاوکراوەتەوە کێ و ئیسفادە دەکات زۆنی سلێمانی چۆن هاتوۆتە ژێر باری ئەم گرێبەستە بەڵێ دیارە بەدەر لە زۆنایەتی و بەدەر لە زۆنی سەوز و زۆنی زەرد دیارە ئێمە هەمومان کوردین و وەزارەتەکەشی خۆمانە و حکومەتەکەشی خۆمانە و فەرقی هاوڵاتیەک نییە کە لە دۆک زەرمەند بێ لە هەولێر زەرمەند بێیان لە سلێمانی زەرمەند بێ بۆیە ئێمە دەبێت بە چاوێکی گەورەترەوە سیرکەین ئەو جیاوازیە لابین ئێمە بین شەڕێک بکەین لەسەرەوەی ئەو گرێبەستە نەڕوە بۆ هەولێریش نابێ بڕوە بۆ دۆکیش نابێ بڕوە یعنی بۆچی ینی هۆکارەکەی چێ بۆ هەولێر و دۆک بڕوە بۆ سلێمانی نەڕوە من لە نێوانی هەردووکیاندا سنوور نبینمەوە من وەکو خۆم سندیکایەکە ئێمە سندیکایەکی بەرەیە دیارە من لە ئێستادا
ئێمە دەزانین کە داهات لە ڕوەگەشتەکەیەوە دوجار لە ڕۆژڕانیەوە ئێمە دەزانین داهاتەکانی شتێکەڵ ناکرێتەوە لە مۆزۆی کوالیتی کۆنتترۆلیش کۆمەڵێک هەوڵ هەبووە چۆن کوالیتی کۆنتترۆل و مۆزۆ ئیسیکەر و کۆمپانیەکان لە هەولێرن ئەگەر چوو بە سەرتاوە کوێستا لە زۆنی سلێمانیش شتێکی لەم جۆرە بۆی داهاتێک ینی سۆرسێکی داهات بۆ ئەم پارێزگای زیاد ببێ ئەگەر چوو بە سەرتا ئێستا ئەمەش دەکرا بۆچی لێ بێدەنگە بەڵێ دیارە نووسراوی فەرمانەکان کە گشتێنراوە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی تەندروستی و تەواوکردنی ینی تەواوکاری پرۆتۆکۆڵ و ناوەرۆکی گرێبەستەکە بۆ هەموو کوردستان بڵاو کراوەتەوە و هەموو کوردستانیش بە یەک بازنە تۆ سەیریکە با من بە وجدانەوە شتێکت پێ بڵێم بڕوا دەکەی لە دهۆکەوە پەیوەندیم پێوە کراوە لە هەولێرەوە پەیوەندیم پێوە کراوە و دەنگێکی زۆر زۆڵاڵی زۆر باشێ بە ویژدانەوە لە هەولێر و لە دهۆکیش کە ناڕازیە خەڵکێکی زۆر زەرمەند دەبێت تۆ لە ئێستادا من دەڵێم لەسەر حکومت لەوانەیە 4-5 مانگەوە لەسەر داهاتی حکومت بڕوە بەڵام لە داهاتوودا بەرنامەی بیمەی تەندروستی لە گیرفانی هاوڵاتی دەیدا بۆیە ئێمە هەر کەسێک لەو پرۆژەیە هەر کەسێک داخڵی ناو نەخۆشخانەیەک ببێ چەند فەحسێکی هەبێ لەسەر ناوی ئەو کەسە چەند هەزار دینارێک چەند هەزار ینی پارەیەک بەپێی نرخی پشکنینەکان دەچێت بۆ گیرفانی کۆمپانیایەکە بۆیە با ئێمە زۆنایەتی لابین بڕگەیەکی یاسایی بەکاربێنین بۆ ڕاگررتنی لە سەرجەم کوردستان و فەرقی دۆک و هەولێر و سلێمانیش نییە جیاواز نییە بەڕێستان فەرمووتان من کەسێکی یاسایی نیم بەڵام ئێوە چۆن لە کەناڵی یاساییەوە دەست دەکەن بەم ئیشە بۆەوەی کە ئەم عەقدە هەڵبۆشێتەوە هەمومان دەزانین کە بەڕاستی حکوومەتێک توانایی دابینکردنی 17 ملیار دۆلارە کاژین 17 ملیار دیناری نەبێت لە ساڵێکدا بۆ هەموو پارێزگاکان بۆی کە موسەلزەماتی تاقیگە پەیدا بکە لە ساڵێکدا توانای تەرخانکردنی بۆ نمونە 50-60 ملیار دیناری نییە یعنی ئەمە شتەکە ڕوونە ئەو سەری پەتەکە دیارە بەڵام چی بکەین بۆەوەی کە ئەمە هەڵبۆشێتەوە کەناڵی یاسایی چی دەکرێەوە وەکو سندیکای بایۆلۆژی لەگەڵ سندیکای کارمەندانی تەندروستی و چی دەکەن بەڵێ دیارە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕاستی کە لە کاتی پشوەکاندا خەڵک خەریکی مەسەلەن ئیسراحەت و پشووی خۆی بۆ ئێمە دانەنیشتوین لەگەڵ کاکاوژین کە ئێستا لە بەرنامەکەی سڵاو ڕێزم بۆی هەیە ئێمە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی عێراق کۆبووینەوە بە زۆر سوپاسەوە کە یەکەم هەنگاو کاک دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراقی و لە بەشی تەندروستی ئێمە شرۆڤەمان کردووە و ڕوونکردنەوەمان وەرگرتووە بۆی ئێمە پرۆژە یاسایەکە وەکو گرێبەست وەکو ناوەڕۆکەی لە ڕووی یاساییەوە ئێمە ئەوەی کە هەمانە پەرلەمانە کە دەسەڵاتی یاسادانانی هەیە و دەتوانین لە دەرگای بدەین دوو پەرلەمان هەیە عێراق و هەرێمی کوردستان لە هەر یەک لەوان پەرلەمانی کوردستان بەڵێ لە هەردوو لایەن و هەروەها دادگامان هەیە دەتوانین ئێمە وەکو سندیکایەکان پرۆتۆکۆڵێکی بنووسینەوە یاساییەن ئێمە لە دەرگای دادگاکان دەین کە ئەو ناحەقی ڕاگرین ئەگەر ڕانەگیرە چی دەکەن ئێمە دەزانین لە ڕابردوودا پرسیار لەسەر خودی پەرلەمانیشە بووە بە جۆرێک لە جۆرەکان دەوترێت دەستەمۆی دەسەڵات بووە نەیتوانیوە لە زۆر پرسی چارە نووسازدا ئەگەر پەرلەمانی کورد لە ناو هەرێمی کوردستان هیچ نەکرا بۆم پرسە چی دەکەن بەڵێ دیارە ئێمە چی دەکەین ئێمە یعنی پلانی بی ئەوەیە کە ئێمە لە دادگایەکان داوا تۆمارکەین کە هیچ نەکرا ئێمە وەکو سندیکایەکەی خۆمانوە لەگەڵ سندیکا هاوبەشەکانی تەندروستی ئێمە بڕیارێکمان داوە ئێمەش پرۆژەیەکمان هەیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئیعلانی دەکەین بەڵێ سوپاس کاک ئیسماعیل تا ئێستا لەگەڵمان بووی پێدەچێت کاتم من هەمێنێ کاک هاوژین کۆتا پرسیارم بۆ بەڕێستان ئەم پرسەر وەکو پرسەکانی دیکەی ڕابردوو وەکو پوینت تو پوینتەکە ئەگە بە کورتی وەڵام دەیتەوە وەکو دەیان پرسی دیکە بات زەڕیبە خۆمان دەزانین لە ساڵانی ڕابردوو ئەم پرسە شتێ ناپەڕێ و ناچێتە سەر یاخود ئەم جارە جیاواز دەبێەوە ڕێکاری تون دەگرنە بەربەوەی کە ئەم مەوزوع هەڵبۆشێتەوە من گەشتبینم بەوەی کە بتوانین ئەم پرۆژەیە ڕابگرین یاخود تعدیلی تیا بکرێ باش
بە حکمی ئەوەی کە ئێمە توانیمانە لەگەڵ هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق و لەگەڵ هەموو ئەوانی لە پەرلەمانی کوردستان بەداخەوە پەرلەمانی کوردستان هێشتا دانەنیشتون تاکو بتوانین ئێمە بەڵێ ینی ئەو ڕێگەیەشمان هەیە و ئێمە هەر خۆمانین وەکو سندیکاکان کۆمپانیەکانیش کە نزیکەی 40 کۆمپانیان بەداخەوە کۆمپانیەکان من لێرەوە تێبینیم هەیە لە سەریانی لە پارێزگای هەولێر دوو جاریوسیانە کۆ بنەوە هەموو جارێک نیان وێراوە چکە ناقشیان نییە این سەرێکی کۆمپانیا 5 میلیۆن دلاری لای حکومەتەوە و هەموو بای 3-4 میلیۆن دلار ئەجیزەی لای حکومەتەوە و ئێسش ڕوبڕی بۆستێتەوە لەوانەیە نەوێرێ بۆستێتەوە بەڵام ئێمە لە سلێمانی کۆبوونۆشمان لەگەڵ کۆمپانیەکان کردو دوور لە ڕاگەیاندنەکان دوور لە هیچ وێنەیەک هەمویان نیگەرانن بە ئێمەش و بەوانیش بتوانین ئەگەر لە دادگاکانی هەرێمی کوردستان هەوڵ بین ئەنجامێکمان هەبێ ئەگەر لێرەش نەبوو لە ڕێگەی دادگاکانی حکوومەتی مرکزی ئەبێ ڕێگەی یاسایی بگرین. زۆر بەڕێز هاوژین عوسمان سەرۆکی لەخی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی سوپاس بۆم دەرفەتە بۆ بەڕێزتان. بەڕێز ئیسماعیل حەماغا سەرۆکی سندیکای بایۆلۆجی کوردستان لە ڕانیەوە ڕاستەوخۆ لەگەڵم بووی. سوپاس بۆ بەڕێزیشتان. خۆشەویستانم کاتی بەرنامەکەم تەواو بوو چەندەم جۆرە بەرنامانە بەڕاستی کاتی زیاتری دەوێت بۆی وردەکاری زیاتر باس بکەین. سوپاس بۆ میوانەکان و سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستا وەکو ئێستا لەگەڵم بوون. بەخوای گەورە میهرەبانتان دەست پێرین. خواتان لەگەڵ.